لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 157 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أم حسبتم أن تدخلوا الجنة ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله ألا إن نصر الله قريب. بەڵێ خۆشەویستان و کولوانەی ڕابردوو لە خزمەتەوەتەدا بووین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی ئاواتێک گەیشتینەکەوە دەستنە بەهەشت بە هیچ حسابێک لە کاتێکدا هێشتا ئەو حاڵەتەی بەسەر ئەوانەی پێشین گۆدا هاتیە بەسەرتاندا نەهاتیە. ئەوان چیان بەسەر هات کەوا خوای گەورە دەفەرمی بەئسا و دەڕا و زەلزەلە. بەئسا واتە بە هەموو حاڵەتەکانی نەبوونی و ناخۆشی لەلایەنی مادەوە، دەڕا هەموو ئەو زەرەرانەی کەوا بەلاشەی ئینسان و بە ڕوح و با بڵێن مردنی دۆست و خۆشەویست و نزیکەکانی و هەروها زەلزەلەش کە تعبیر لە هەژان دەکات، دڵ و دەرونیان هەژە لەگەڵ ئەو وەزع و ناخۆشیەکەوە بەسەریان داهات هەتا گەیشتە ئەو ڕادەی کەوا پێغەمبەر عەلەیهیمو سەڵات وەسەلام لەگەڵ ئیمانداران کە لەگەڵیدان بڵێن کە نەسرەتی خوای گەورە. جا لە وەڵامدا خوای گەورە فەرمی ئاگادار بن بە تەئکید نەسرەتی خوای گەورە نزیکە. چاوەکو باسمان کرد کە لێرەدا زۆربەی مفەسرین هەروای لێک دەنەوە حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله. پێغەمبەر عەلەیهیمو سەڵات وەسەلام لەگەڵ ئیمانداران کە لەگەڵیدان دەڵێن کە نەسرەتی خوای گەورە. بەڵام هەندێک لە مفەسرین بە شێوەیەش کەی لێک دەنەوە دەڵێن حتى يقول الرسول والذين آمنوا معه. پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لەگەڵ ئیمانداران هەرێکیان قسەیەکیان هەیە، ئەوانەی کە لەگەڵیدان دەڵێن مەتا نەسر الله، کەواتە لێردا مەتا نەسر الله قسەی پێغەمبەران نییە بەڵکو قسەی ئیماندارانە کە لەگەڵ پێغەمبەرانە. مەتا نەسر الله لە وەڵامدا ئەلا ئینە نەسر الله قەریب ئەوە جوابی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام. فعلا ئەو تەفسیرەش هەر زۆر لائقە بە شەئن و بە مەقامی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام. کەواتە متى نصر الله أو قولي الذين آمنوا أواني كوا إيمان دارن لقل پیغمبران عليهم الصلاة والسلام أوان ضلن متى نصر الله لولام دا پیغمبران ولام يندنوا عليهم الصلاة والسلام ألا إن نصر الله قريب. آقادار بن بالتأكيد نصرتي خواي قولا نزيكا، نصرتي خواي قولا نزيكا. يتر لحديثك ذاك وإمام بخاري رواتي كرديا خبابي كوري أرد خواي لراز بدا فرمي أتيت النبي صلى الله عليه وسلم وهو متوسد بردة له في ظل الكعبة. هات ما خزمت بيغمبر صلى الله عليه وسلم طبعا لمكيدا لكاتك ذاك بيغمبر صلى الله عليه وسلم لجير سيبري كعبة دا لسر برديك برده وكوزاني دفنون بارسا قماشي رشا كردبويا سرينو بالي دابو بيغمبر صلى الله عليه وسلم لجير سيبري كعبة دا وقد لقينا من المشركين شدة لكاتك دا كوابراستي توشي شدة ناخوشي ببوين لدست مشركة كان. فقلت له يا رسول الله ألا تستنصر لنا داواي نصرناك إخوة يقول ما بنيري ألا تدعو الله لنا يا رسول الله دعاناك إخوة يقول بهانا من دابي. فقعد رسول الله صلى الله عليه وسلم في أنصاصم كبالي دابو دانشت أوجه هستا أو دانشت وهو محمر وجهه في أنصاص وسلم لكاتكوا أو قسيل من بيست دمتساوي سور بوا. فقال لقد كان الرجل في من قبلكم أواني بيشينغو يحفر له في الأرض تصالة الوليدة درالة سروي زوي فيجعل فيها أو بياوان دخستنا أو تصالة فيجاء بالمنشار منشار عند هنا فيوضع على مفرق رأسه فيشق نصفين
من شاریان لە ئەو پیاوانە ئەو چاڵەدان من شاریان دەهینا و لە سەد تۆقی سەریان دادەنا و ئیتر بە کامیلی دەیان کردە دوو پارچە و پیاوەی ما يصرفه ذلك عن دينه لەگەڵ ئەوەش ئامادە نەبوو تەنازل لە دینەکەی بکە ويمشط بأمشاط الحديد ما دون عظامه من لحم أو عصب وهروها شانەی ئاسنیان دەهینا زۆر بەتوندی پێست و دەمارەکانیان لێ دەکردەوە هەتا سەر ئێسچیان دەهینا ما يصرفه ذلك عن دينه لەگەڵ ئەوەش هەڵ نەدەگەڕاوە لە دینەکەی والله ليتمن الله هذا الأمر والله خواي قبر أو دين دقيني تسر حتى يسير الراكب من صنعاء إلى حضرموت حتى وكو سواري لصنعاء برو حضرموت كوا ديارة مسافة دور دريج لبين صنعاء وحضرموت بتايبتي بوسائل كان أو كاتي كوات سان روج بريو دبون لا يخاف إلا الله والذئب على غنمه ئیتر هەندە ئەمن و ئەمان لەسەر زەوی دروست دەبی لە ژێر سای حکمی ئیسلام ئەو پیاوە لە سەنعا لە بۆ حەدڕەمەوت دەڕوا لە کەس ناترسێت تەنها لە ئەڵڵا نەبی والذئب على غنمه ومەگەر لەوە بترسێکەوە ئەگەر مەڕی پێبی گورگ لە مەڕەکەی بدا طبعا ئەوە لە ژێر سای ئیسلام ئەو ئەمن و ئەمانە دروست دەبی ولكنكم تستعجلون بەڵام ئەنگۆ پەلە دەکەن کەواتە ئەویشیان هەر عین لەگەڵ ئەو ئاتە زۆر جوان دێتەوە کەوا فعلا ئەوە سنەتی خوای گەورەی سبحانه وتعالى خوای گەورە ئەو نەسرەتەی کەوا موڵکی خۆیتی خوای گەورە نایداتە هەموو کەسێک بەڵکو دەیداتە ئەو ئیماندارانەی کەوا ئەهلن لە دوای فیتنە و تاقیکردنەوە و ئیبتیلا ئەوجا کەسانێکی ڕازگۆ دەمینێنەوە کەوا ئەهلن لە بۆ ئەوەی کەوا ئەو شەڕەفە گەورەیە ئەو شەڕەفە گەورەیە لەلایەن خوای گەورە پێیان ببەخشێ کەوا ببنە هەڵگرانی دینی خوا تاوەکو شەریعەتی خوای گەورە بەو پەڕی ڕێک و پێچی لەسەر ڕووی زەوی بەرپا بکەن خەڵک لە ژێر سایدا بحەسێتەوە ئەو ئەمن و ئەمانە دروستبی کەوەکو لە حەدیثەکەی پێغەمبەر داهاتێ صلی الله عليه وسلم پاشان خوای گەورە فەرمی يسألونك ماذا ينفقون پرسیارن لێ دەکەن یا رسول الله ماذا ينفقون چ ببەخشن لە پێناوی خوا سبحانه وتعالى دیارە لێرە و لە چەندین جێگای دیکە کە پرسیار لە پێغەمبەر دەکرێت صلی الله عليه وسلم سەحابە خۆیان لێ ڕازی بی پرسیار دەکەن دەیانەوێ فعلا ئەوەی کە خوا دەیەوێت جێبەجێی بکەن واتە پرسیار دەکەن بە مەبەستی جێبەجێکردن قل ما أنفقتم من خير فللوالدين والأقربين واليتامى والمساكين وابن السبيل پیغمبر خوای گەورە سبحانه وتعالى و پیغمبر دەفەرمی صلی الله عليه وسلم پێیان بڵێ ما أنفقتم من خير ئەوان دەڵێن چ ببەخشین خوای گەورە دەفەرمی هەر خێرێک ببەخشن واتە خێر زیاتر بە ماڵ دەگوترێت لە زمانی بابنی لە مصطلحی قورئانی پیرۆز لە چەندین ئاەت وإنه لحب الخير لشديد كواتە خەیر واتە ماڵ هەر لەناو خۆشمان وەکو مصطلحێکی بازاریش دەڵێ ئەو ماڵە خێری کرد ئەو تیجارەتەم خێری کردواتە ماڵێکی زۆری هینا ئیتر فعلا ماڵێکەوە بە حەلالی بەدەستهێنابەوە خێرێکە خوای گەورە پێتی بەخشێ ئیتر ئەوە ئیهەندێ ببەخشێەوە لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى کەواتە لێردا ما أنفقتم من خير لێ زانان دەفەرمواتە هەر شتێک لە ماڵی خوا کە بە حەلالی بەدەستهێنایە ئەوە خێرە ئیتر ئەوەی کاتێک کەوا دەبەخشیەوە ما أنفقتم من خير هەر خێرێک کە ببەخشیەوە هەر ماڵێکی حەلال کە ببەخشیەوە لە پێناوی خوای گەورە بیبەخشی بە چێ کەواتە ئەوان دەپرسن چ ببەخشین خوای گەورە دەفەرمی هەر ماڵێک کەوا حەلالە بیبەخشن ئەوە بیبەخشن بەو کەسانە فللوالدین یەکەم کەس کەوا مستحقە چاکەی لەگەڵ بکەی داک و باب والأقربين لدواوي نزيككان كواتا لدواي داكوباب خوشكو براو برازاو خوارزاو مامو آموزاو خالو خالوزاو يتربو بدرجات بيدادي واليتامى وهروها يتيم أوي كوا بابي مرديو هشتا بالغ نبوة والمساكين أواني كوا نبونا أو ذا نبونا مسكين أسكنته الحاجة لنبوني دا بەڕاستی وەکو بڵێ لە نەبوونیدا حرەکە و جوولەی کەم بووە ئیتر دیارە مسکین هەیە و فەقیرێ وەکو چەند جارێک باسمان کرد ئەگەر پێکەوە هاتن ئەو هەرێک و مانایەک دەبەخشی ئەگەر هەر یەک لەوان بە تەنها هاتن ئەوە هۆردومانە دەبەخشی فەقیر ئەوەیەکەوە هیچی نییە میسکین ئەوەیەکەوە هەیتی بەڵام بەشی ناکە ئیتر
ئەوانە کە پێیان دەبەخشرێ وابنی السەبیل و ئەو کەسێک کە مسافرە لە وڵاتی خۆی دابڕایە ئیتر لە جێگایەکدایە بەڵام پارەی پێنەما لەوانە لە جێگای خۆی دەوڵەمەند بەڵام لەو سەفەرەیدا لێی بڕایە ئیتر ئەوانیش هەندێنە پێیان ببەخشی. جا لێرەدا هەر ماڵێک ببەخشی بە داکوباب دیارە بە دەرەجات پێدادەوە گوتمان ئەقرب الناس کەوا چاکیان لەگەڵ بکەی داکوبابە ئەوجا ئەقربین لە برا و خوشک و ئەوجا مام و خاڵ و ئیتر بەو شێوە پێدادێ و هەروەها یەتیم و ئەوجا میسکین و ئیبن السەبیل. طبعا والدین و ئەقربین و یەتامە ئەوەلا دیارە ئاەتە وەکو زانان دەفەرمونون هەندێک لە زانان دەفەرمونون کە باس لە باسی زەکاتە عفوا یعنی پێش هاتنی زەکات دابەزێ بە هاتنی با بڵێن ئەو ئاەتەی کەوا باز لە تەقسیمی زەکات دەکاتن تەوزیعی زەکات ئەو ئاەتە نسخ بۆ بەڵام ڕەئی ڕاجحی زۆربەی مفەسرین ئەوەیە کەوا نەخێر ئەویان باز لە زەکات دەکات ئەو باز لە سەدەقەی تەتەووع دەکات کاتە بێجگە لە زەکات خۆ سەدەقەش هەیە ئیتر بێجگە لە زەکات سەدەقەی تەتەووع هەیە چونکە دیارە بە تەکید زەکات بە داکوباب ناشێ لەبەری واجبە لەسەر ئینسان داکوبابی خۆی بەخێو بکاتن نەک زەکاتی بداتێ بەڵام ئەوی دیکە سەدەقەی تەتەووعە صدقەی تەتەووع ئەوجا ئەمن سەدەقەی تەتەووع لەگەڵ چێ بکەم خوای گەورە دەفەرمێ لەگەڵ ئەقرەبیم کە لەبەر ئەوەی کاتێکەوە لەگەڵ نزیکەکانی خۆت چاکە دەکەی ئەوە لەو حاڵەتەی صیلەتون و سەدەقە هەم سیلەی ڕەحمە بەجێ دەگەینی هەم سەدەقەشە لەگەڵیان دەکەی هەم سیلەی ڕەحمە هەم سەدەقەشە لەگەڵیان دەکەی جا لێرەدا بە داکوباب دەستی پێکردی ئەقرب الناس بەڕاستی لە ئینسان کەوا لە هەموو کەسێک لەناو بەشەرەکان چاکەیان زیاتر لەگەڵ منداڵەکانیان کەواتە داکوباب ئەوجا نزیکەکان وەکو گوتمان لە خوشک و براوە پێدادێ ئەوجا یەتیم و میسکین ئەوجا دەربارەی والدین و ئەقرەبین و یەتامە طبعا ئەگەر هەر یەک لەوانە فەقیر بوون من باب ئەولا دەبی بدەیوان من باب ئەولا دەبی بدەیوان ئەگەر فەقیریش نەبوون لە بابی سەدەقە لە بابی هەدیە بەس لە بەمەبەستی دڵخۆشکردن بیاندەیە بەس بە مەبەستی دڵخۆشکردن بیاندەیە کەواتە بەڕاستی لێرەدا زۆر مهم لەبەر ئێرە ئەوە باز لە سەدەقەی تەتەووع دەکا باز لە زەکات نییە کە لەوێن دەرێ لە ئاەتەکەی سوڕەتی ئەتەوبە باسی ئەسنافەکان بەڵام لێرەدا باز لە سەدەقەی تەتەووع دەکا کەواتە داکوباب ئەگەر نەیبوو من بابین ئەولا بدەیەوی پێش ئەوی بدەیە خەڵکانیشکە بەڵام ئەگەر هەشی بوو ئەو هەندەی بە هەدیە بدێکەوە دڵی پێخۆش بکەیت و هەروەها ئەقرەبین وەکو گوتمان لە خوشک و براو ئەوجا برازا و خوارزا و مام و با بڵێن ئامۆزا و خاڵ و خاڵۆزا پێدا دێ بە دەرەجات ئەلئەقرەب فەلئەقرەب ئەگەر نەیبوو من بابین ئەولا پێویستە بدەیەوی ئەوانە زەکاتیشیان پێدەشێ بێجگەلەوەی ئەگەر نەبوو زەکاتیشیان پێدەشێ ئەگەر نا سەدەقەشیان هەر پێدەشێ ئەگەر هەشیان بوو لەو حاڵەتەی ئەوە وەکو هەدیە دڵیان پێخۆش بکە والئەقرەبین والیەتامە یەتیمیش بە هەمان شێوە ئەگەر نەیبوو ئەوە زەکاتیشی پێدەشێ ئەگەر هەشی بوو مادام یەتیمە لە بۆی دڵی خۆش بکەی ئەوە پێویستە وەکو هەدیە بیدەیە وەکو هەدیە بیدێ لێرە و لە سەندین جێگای کە خوای گەورە زۆر ئێحتیمامی بە یەتیمدایە لەبەرەوەی ئەو بابەی کەنەمایە ئەوە پێویستە عەطفی دەوروبەری ئەو مەکانەتە و ئەو جێگای لۆ پڕ کاتەوە والمەساکین و هەروەها مەساکین ئەوانەی کەوا فەقیر و نەبوونە ئەوە دیارە ئەوانیش سەدەقەی تەتەووعیان پێدەشێ و ئیبن السەبیل ئەویش بە هەمان شێوە دیارە وەکو گوتمان کە مسافرە لە وڵات خۆی دابڕە بە تایبەتی کەوا محتاج بووە ئەوە پێی دەشێ سەدەقەی پێ بکەی ئەگەر نا ئەوە کاین دیکە وەکو گوتمان وەکو هەدیە دەیدرێتێ وما تفعلوا من خير فإن الله به عليم خوای گەورە دەفەرمێ هەر خێرێک بکەن من خەیر لێرەدا لە بۆ ئەوەی ئەوە ئەگەر کەمیش بی وما تفعلوا من خير أجر كمجبي أجر بربع دينار يشجبي وما تفعلوا من خير فإن الله به عليم لا خواي جورا بي أجداره وما تفعلوا من خير فإن الله به عليم لو كل دايك من عائشة جرته خواي لرازيبي كوازاري وهبوا هر هندي هبوا تندن كتريه شي بخشيوت يعني دايش إيمان دان أخ أو تندن كتريه صدقات فرموتي تن مسقال ذريته ده ومن يعمل مثقال ذرة خيرا يرى يق مثقال ذرة اشتدابة خواي جورا ديبي خواي جور بي أجداره وأويش روج قيامة الديبيني توا لرجد هذا فنمي وما تفعلوا من خير فإن الله به عليم هر خيرك بكن هر تند كميج بي خواي جور بي أجداره طبعا هو اللي راه هاندانا إنسان وات تصور بكوكم مفسرين دلين أجر كسك جاه مكانته شهبي لايتو
چەندت پێخۆشە کە ئەتویشە چاک دەکەی ئەو پێ ئاگادار بی تاوەکو لە بەرچاوی و لە پێشچاوی بی ئەتوو قەدر و قیمەتێکت هەبی ئەو بەنسبەت بە شەرێکەوە جاه و مەکانەتێکێ فكيف بالله سبحانه وتعالى کەواتە بەو نیازە ببەخشە کەوا بە تەئکید خوای گەورە پێ ئاگادارە ئەو خوای عەظیمە سبحانه وتعالى کە خێر و خەزائینی دنیا و قیامەت لای ئەوە چەند مهمە لە بەرچاوی خوا سبحانه وتعالى گەورە بی چەند مهمە لە بەرچاوی خوای گەورە بی کەواتە هەر خێرێک دەکەی بزانە خوای گەورە فإن الله به علیم بە تەئکید خوای گەورە پێ ئاگادارە کەواتە بەڕاستیەوە هاندانێکی زۆر بەهێزە لەوەی کەوا ئێمە ببەخشین لەبەر ئەوەی خوا پێ ئاگادارە کاتێک کە دەبەخشی ئەگەر شتێکی کەمیش بی لە خوای گەورە دەپاڕێنەوە کە لەو کەسانە بین بەو شێوەی ئاەتەکانی خوای گەورە تێبگەین کە بیبی تەمای ئەوەی هانمان بدا لە بۆ ئەنجامدانی هەموو کردەوەیکی چاک وخوما بارزين لهم كردويتش خراب وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون